گیانەکەم سپاس بۆ تۆ. سلااو ئەرزەکەم لە خزمەتی بینەرانە ئەزیز و خۆشەویست، بینەرانی هێژا دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان، بەرنامەی خۆتان. ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر ڕێکوپێک و هونەرمەند میوانی بەرنامەکەمان خاتوو فەریوەری ڕزوانی و خانمی نەستەرەنی مەلەکی دوو نەوازەندەی خۆشەویست. بەخێر هاتن یەخوا سەر و سەر چاومە. زۆر سپاس کە تەشریفتان هێنا فەریوەرگیان. لە تۆ دەست پێکەم تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ ئەوڵ سلام ئەرزەکەم خدمەت بینەران خۆشەویست و عەزیز، ئومیدوارم کە هەر سلامەت و تەندروست و دڵیان شاد بێ. من فەریوەر ڕزوانی نەوازەندە و مەدەڕس گیتار کلاسیک متەوەلد ساڵ 1375م بەد 7 ساڵە کە خەریکم نەوازەندەگیەکەم و خەریکم دایم فێرەوەم، چونکە موسیقی ئینتەهایەکی نییە، دائمەشە لە حاڵ فێربوو نابی. هەمە خدمەتانە. زۆر سپاس بەخێراتی یەخوا. ئەمڕۆمان خۆشە کە ئێوە تەشریفتان هێنا. نەستەرەنگیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ سلام ئەرزەکەم خدمەت بینندگان عەزیز. من نەستەرن مەلەکیم، نەوازەندەی ڤیۆلۆن و پیانۆ، لە ساڵ 90 تقریبا خەریکی موسیقیم، لە سنە دنیا هاتکەم. لە ساڵی چەندێک خانمەکان تۆزێک بمە هەستە؟ لە یەکێ دێ 78. هەر خۆش بیەخوا ئیشەڵا کە هەر بەرداوام من لە کاری هۆنەریتانە. من ئەفسەری وەرگەرێکمە بگەڕمە بۆ سەرەتای مناڵی، چۆن هەستە بە موسیقی کرد؟ من کولان هەر لە مناڵیەوە عەلاقەی زۆرم بوو بە هۆنەر، یعنی لە 3-4 ساڵگیەوە کە دایم نەقاشی مەکێشە، یعنی ئەگەر لێم گەڕایەتن کولەن کۆر ڕۆژەکەم دانە بە پای نەقاشی کێشانە. بعد کە هەر گوزەرە من لە کنار نەقاشیەوە واقعان حەزمە کرد بە موسیقی، هەتا کلاس 3 بووم ئەتر ئەوە عەلاقەم بوو نردمیان بۆ کلاس موسیقی کودک وەمانە، وەلێ من هەر عەلاقەم بوو بە گیتار. بعد ئەتر گوزەرە چەند مانگێتر هەر وتم گیتار حەزەکەم و نەچوومە بۆ کلاس موسیقی کودک، بابیشم ئەترسا لەوەکە کولەن لە دەرس و نازانم کتێب بکەوم و کولەن بچمە سوراغ موسیقی کارەکان ترم ئەنجامنا. وەلێ ئەوە عەلاقەم بوو بە مەخسووسەن گیتار کە دایم دانیشتم کار نەوازەندەکانم گوێچکەدا. بەد ئیسا ئەو وەختە کە سەبکەکان خاص تەشخیصم نادا، بێژم مەسەن سەبک کلاسیک فلامەنکۆ یا هەر شتێ، وەلێ واقعان عەلاقەم بوو. لە ناو مۆحیتی ماڵیشمانەوە بابم باوجودەوە کە خۆی موسیقی کاری نەکردووە لێ حمایەتیەک لە موسیقی، دائم مەسەن کاری خاصی ئەخستە سەرۆ گوێچکەمان بە جۆرە عادەتی گردو، حتا بە کارهای کلاسیکیش کە کەمتر خەڵک لەو زەمانە کەمتر ئایسیشە هەر زۆر کەمە، کلاسیک خەڵک نایناسن ئەسڵان. بعد ئەی خستە سەری سەبکای تریش هەروە، بەخاترەوە ئەم عەلاقە بیشتر و بیشترەوە بووە. ئەتر تاوەکە ئەتر 7 ساڵەمەوە بەروەختێک کە شڕۆم کرد، ئەتر کولی زندگی و تایم و مەخسوسەن ئەتر لەم چەند ساڵ ئەخیرە چووەتە سەر گیتار و تەمرینکردن و ژیانت بۆ گیتاردانا. ئیتفاقاً گەرەکم ئەوە بپرسم کە بنەماڵەکەت چۆن هاتن بەرەوە پیرێت، حمایەتیان لێ کردی؟ ئەرەوەڵا ئیتفاقاً ئایسێشەر زۆر تەشەکورەکەم لیان، چونکە هەم ئەوە کار ئاسابی خۆی گەرەکەت یەکسەرە دانیشێر تەمرین کەیت و بعد ناو مۆحیتی ماڵەوە ساردە گەرمە، هەر جێگێ حەزم کردە دانیشم تەمرینم کردە ئەوانیش بەخاتر من مەسەلەن شەرایەتیان مهەیا کردە و تەشویقیان کردو. من بیرم دێ دانیشتم مەسەن لە ئەوڵۆ خەریک بووم ئەوەڵین نەتەکان فێرە بووم لێمەدا هەر حەزیانە کرد تەشویقیانە کرد، مەسەلەن هەرتا ئیسێ شەر تەشویقیان کردە، واقعاً حمایەتیان کردو و پشتیبانی ئەوان بووە کە من باز زۆقم گردە شۆقم گردە کە ئدامەی بەم و ڕۆژ بە ڕۆژیش ئەم کارە بیشتر مەسەلەن بە ئرادەیە بیشترە بووەمە بەرە. زۆر باشە، هەر خۆش بن یەخوا بۆ یەک وە نمونەیان زۆر بێ بنەماڵەهای ئاوا. سپاس بۆ تۆ ئازیزەکەم. تۆ سەرەتا چۆن هەستە بە موسیقی کرد لە سەردەمی مناڵیەوە؟ وەڵا من وەختی مناڵ بووم دایکم مدەت فرەکەمێ ڤیۆلۆنی کارە کرد، بعد ئەو ئانە کلاس ئاوەڵ شتە بوو تەک ئەو ئەچوان بۆ کلاس، بعد هەر لێنەوە عەلاقەی من شڕۆ بوو فرە هەزم ئەکرد، وەلا ئێوە وت کە حتمما شەی موسیقیە کودەک کارکەی کە ڤیۆلۆن شڕۆ بکەی.
بعد از ئەوە کە موسیقی کودەک و تۆ کرد ڤیۆلۆن شڕۆکەی وەلی من هەزم ناکرد موسیقی کودەک کارکەم بۆ دەلیلە لێنە موسیقیم شڕۆ نەکرد کە فرە بە نەزار منی خستە دووەوە وەلی ئیتر دوایی کە گەورەتر بووم 11 ساڵ ئەوان بوو ئەو وەختە ئیتر ئەم توانی بچم بۆ ڤیۆلۆن لێنە ڤیۆلۆن شڕۆ کرد بەجۆز ئەویشە خۆ باوکم هەر لە خانەوادە هەست موسیقی مەسەڵەن نەجمە غۆڵامی فامیلمانە مەسەڵەن ئەو پسرعەمەی سڵاو و درودی تایبەت بۆ کاکە نەجمەی خۆشەویست. ئیتر لە ئەوانەوە ئەو قەزیە بوو بعد باوکیشم خۆی تەڕاهی کارەکات وەلی متاسفانە بە دەلیل شەرایەت زەندگی کە ئەمڕۆ گشتی ئەزانێت کە چۆنە نەیتوانیەوە هۆنەرە ئێدامە بات مەجبور بوو بەخاطر ئەبرار ماوەشوەمانە فرەتر کار بکات وەمانە ئیتر نەگەی زۆر ڕاستە پس ئەو جۆرەی کە من لێم هەڵکرانەوەی کە بنەماڵەکەی هەردووکتان بە باشیاتن بەرەو پیری بنەماڵی تۆش کە هوەر پەروەر بوون ئەلبەتە منە شتە بێژم لە ناو تەواوی بنەماڵەکانی بە تایبەت کووردا یعنی نەتەوەی خۆمانە دەنگی گۆرانی هەمیشە لە تەواوی ماڵەکان و ئەسڵەن وانییە کە بێژین یعنی هەمویان ئەجینن لەگەڵ موسیقی وەختێ مامۆستا هەیە وەک مامۆستا حەسەن زیرەکمان ئێمە بووە و هەتایە دەنگی ئەمێنێتەوە بە نەزەرم ئەو ئەجین بوون لەگەڵ موسیقیە لەگەڵ ڕشتەکانی ترا فەرقەکە خۆب زۆر یەک لە بنەماڵەکان وەختێ مناڵەکانیان مەسەن ڕشتەهایەکو شانۆ یا مەسەرەن سینەمایە هەر هۆنەرێکی تر هەڵە بژێرن تۆزێک مخالفەت زیاترە نسبەت بە موسیقی بەڵام تۆزێ ڕفێقترن ئەجینترن لەگەڵ موسیقیە ئەگەر لێت پرسم نەسەن گەورەترین پاڵپشتی ژیانەکەیە کێمان پێژی وەڵە بەنەزەر من خانەوادە قسەی ئەوەڵەکە بە من تاآخر عمریشم تەلاش خۆم بکەم ناتوانم جواب زەحمات ئەوان بەمێنی واقعا لە حەق منەوە فرە خاص بووگەن و هەمیشە حمایەتیان کردگەلێن بەنەزەرم تا ئایسا هەرچی لە موسیقی ئەزانم فرێکی بێدەکار بە باوکو دایکمە ئەشێ لە دەستیان ماچکەم حتمما زۆر ڕاستە بەڕاستی هەتیان واقعا لە پشتمە بوو پاڵپشتی تۆ دایک و باوکن گەورەترین پاڵپشتی تۆ کێیە؟ وەڵام من ئەلبەتە علاوە بەر دایک و باوکم برایەکیشم هەیە هەرچەنەویش لە تەکمنا هەر موسیقی دەست پێکرا لێترەوە ئیدامی دەدا وەلە براکەیشم دایک و باوکم یەکسەرە تەلاشیان کردە کە هەر کارێک بێت کۆمەکم بکەن بعد شرایط فراهم کەم هەروە کەوتم تەشویقکەن بەخاطرەوە بە نەزەرم گەورەترین پشتیبانی من هەر خانەوادە نە هەر لە زەمینەی موسیقیە لە هەر زەمینەی تریشە هەمیشە حمایەت و پشتیبانیان کردە ئەو مهر و محەبەتە کە بوویانە هیچ وەخت تەواو ناوێت واقعاً چونکە من ئەمە عەقیدەم هەیە واقعاً خانەوادە مواسرن ئەوانەیش وە موسیقی دەست پێیەکەن من هەمیشە ئێژم هۆنەرجووەکان خانەوادەکان کە ئەو خانەوادەهایی کە پشتیبانیەکەن بە سەبر و حوسڵە ئەوە کە ئەزانێت کە موسیقی ڕێگەیەک دوو ڕۆژە نییە توولانیە عمریە ئێشە لەسەری تەلاشکەیتوە بە سەبرۆ لە تەک مناڵەکانە ڕێگە دێن خب ئەوە ئەتر خۆی مهمە مناڵەکەیش ئەتر چاو لە قسەی دایک و باوکیە کە ئەبینێ کە ئەوان تەشویقەکەن ئەمیش بیشتر زۆخەگرێت کە بڕواتە بەرەوە بەخاطرەوە من قەتعاً خانەوادەمە لەم زەمینە کە پشتیبان و مشەوق ئەسلیم بوو زۆر ڕاستە من ئەوونە هەستێکی خۆشمە وەختە ئەبینم بنەماڵەکان ئاوا حمایەتەکەن لە کچان و ژنانی ئێمە وە ئەگەر ئێژن کە گەورەترین پاڵپشتی ژیانمان دایک و باوکمانە بەڕاستی من هەستێکی خۆشم هەیە فەری وەرگیان سەبارەت بە کارەکەت قسەمان بۆ بکات تۆ کلاسیک کارەکەی زیاتر تەوزیح بە بۆ بینەرانمان کە کلاسیک لەگەڵ پاپا چ فەرقەیەکە خب موسیقی کلاسیک پاپ خب نای بەخۆیەتی یعنی موسیقیەکە عمومیەتی مردم پەسەندە وەلێ کلاسیک موسیقیەکە خب لەناو دانیشگاکانیشە هەر موسیقی کلاسیک تەدریسەکریە موسیقیەکە کامڵە ئەتوانێت خب لە ئجراهای ئۆرکستراڵە مەسەلەن ئیسفادەکریە ئجراهای سۆلۆ ئەتوانێت یەک قەتعە بە سوورەت کامڵ ئجراکە وەلێ لەناو پاپەوانیە خب پاپ موسیقیەکە مردم بتوانن لذت بووەندی وەلێ خب ئەرە کلاسیک خب موسیقی خب غەربیشە وەلێ بە نەزەر من موسیقی کلاسیک
قەویتری موسیقیەکە هەیە واتوانی مەسەڵەن خەڵکیش پایەی ئیسە موسیقی تریش گوێچکەیان موسیقی کلاسیکیش دانن کە گوێچکەیان قەوی بێتەوە تەوەسوت موسیقی کلاسیک ئەگەر کەسێک کلاسیکی کارکرد بێ ئەزانی کە چەنێ متەفاوتە سەبکەکان ترا و چەنێ پیچیدەتر و بیشتر کاری لازمە وەلە متاسفانە شناختی وانیە نسبەت بە کلاسیک گشتی خۆ ئیسە دنیای مەجازی شاتە پاپ بیشتر دنیای مەجازی گردە نازام تەلەڤیزیۆنی گردە خەڵک حەزەکەن بەوە چونکە گوێچکەکان عادەتی گردە بە موسیقی تجاری وەلە خۆب کلاسیک ئەشە عشق و بێپی کە بچیتە بەرەوە ناتوانی بێژی مەسەڵەن بەخاتر چوزانم ماڵی بێت یا بە چاو ئەو بێ کە تۆ منبع دەرامەدێک و بێ لەسەری ئەشە واقعان عشق و پی بێ کە بڕۆیتە بەرەوە پیشڕەفتکە لە نایە موسیقی کلاسیک بەد خۆ سەبکەکان چمان هەیە مەسەڵەن فلامنکۆمان هەیە پاپمان هەیە ناو گیتار ئەڵبەتە وەلە خۆب من هەر لە ئەوەڵی شۆکە ئەترزانیم ئاشنا بووم تە کلاسیکە واقعان عاشقی بووم هەر ئایسش شاید مەسەڵەن بێژی لە ناومحیتی خۆمانە ئەوە نییە وەلە من عاشق موسیقی کلاسیکم و هەر بەو جۆرە کە تایسە چوومەتە بەرەوە هەر واش ئدامەیە ئینشەڵڵا ئیشەڵڵا منیشکە مطمئنم کە بە باشیەکیتە بەرەوە مدەڕسی گیتاریشی بەلە ئەیسە هۆنەرجووت هەیە بەلە مدەڕس 3 ساڵەخەیکم تەدریس گیتارەکەم بعد ئەتر هۆنەرجووشمەیە اتفاقا ناو ئاموزشگاکانە من شتێک کە ناڕەحەتمەکە ئێستا نەستەرێنیش خۆی مدەڕسەکە کەمتر مدەڕس خانمە بینین بنیامەر حەزەکە خانمەکان لە هەر زەمینەیە کابێ پیشڕەفتە بیشتریان بێت ئیسا هەر موسیقینە لە هەر زەمینەیە ترا بەسەن بیشتر بە چاو بخۆن وەختە ئەچی بە مەسەڵەن ئاموزشگایەک ببینین 99% مدەڕسەکان ئاغا تەشکیلیاندا ولی خب واقعا ناراحت کننده که ژنانی آفرین نازم شاید بخاطر محدودیت های که بو امانه ولی خب بعض اتوانین چون مثلا اما توانی معنی تلاش کین و امانه بعض اتوانین واقعا خانمکان تواناییان هی اتوانن لهر زمینه که گرکیان به پیشرفت کن زۆر ڕاستە سپاس بۆ تەرزیحە جوانەکانت نەستەرێنی خۆشەویست و سەبارەت بە کارەکە زیاتر قسەمان بۆ بکە ڤیۆلۆن کارەکەی دوایەمە کۆپلەیەکی خۆشیش لە ئەوەڵی بەرنامەکەەوە پێشکەشی بینەرانمان کرد سپاس بۆ تۆی خۆشەویست مدەڕسی تەدریسەکەی دوایەمە هۆنەرجووت هەیە سەبارەت بە ڤیۆلۆنەکەت و خۆت زیاتر قسەمان بۆ بکە من نزیک بە 10 ساڵەکە موسیقیم شڕۆ کردگە وەلێ نزیک بە 5 ساڵەکە ئیسە تەدریسەکەم هەمە خمەت مردم عزیز ئومیدوارم بتوانم لە زندگی کۆلەن خدمەتکەم بە مردم و مەخسوسان مردمی کورد کە فرە بە نەزەرم ئەشێ پشتیەک بگرین زۆر ڕاستە ئێستازەکەی تۆ لە ناو خەڵکە چۆنە ئایا پەزیرفتە شدەیە بیر و باوەڕی خەڵک نسبەت بە تۆ سازەکەت چۆنە ڤیۆلۆن سازێک زەهیە کە هەم بە سوورەت ئێرانی هەست ئایسە لە ئاموزشگاکان تەدریسەوێ هەم بە سوورەت کلاسیک من مدەڕسی ڤیۆلۆن کلاسیکم ولی خۆ ڤیۆلۆن ئێرانیشمان هەست تەفاوەتیشیان ئەوەسە کە ڤیۆلۆن ئێرانی فقط لە ئێرانە مەسەڵەن نەهایەتەن کەسێ پیشڕەفت کات بە نەزەر من لە ئێرانە خۆ ولی کەسێ ئەگەر موسیقی کلاسیک کار بکات ئەتوانێت لە کشوەرگەل تریشە بە فعالیەتی ئەدامە بات هەروە ئێرانیش ئەتوانێت ئێدامە بات ولی ئەوەسە کە تەمسیلگەرێ موسیقی ئێرانی لە کشوەرگەل تر ئەوێ یعنی ئەوە نییە کە بتوانێت لە هەرچی جێگە بە ئاموزشی موسیقی ئەدامە بات فقط لە ئێرانە ئەتوانێت ئەو کارە ئەنجام بات زۆر ڕاستە تۆ فستیواڵ چووی وانە نەسەرەن چەندانە فستیواڵ حزور بووە سەبارەت بە فستیواڵەکان بۆ بینەرانمان قسەکە من ئەزانم کە چەندێک درەخشان بووی لێ پێم خۆشە بینەرانی خۆشەویستیشمان بزانن وەڵا جەشنوارەی موسیقی شرکەتمان کردگە ئێمە لە ساڵێ 96 97 و 95 سێ بار لە ئێرانە مەقام ئەوەڵم هاورد بۆ تەکنەوازی بەڵێ نەوازندگی ڤیۆلۆن کۆنسرتگەل مختلفیش فرە تعداد متعددێ کۆنسرتمانداگە ئایسە ڕێزۆمەکە زۆر ڕاستە خارج لە ئێرانیش ئیجرات بووە لە چه فستیواڵێکا بوو؟ ناو فستیواڵەکە قەشنگ نایتە بیرم وەلێ لە کۆڤێتە
ئێجرایەکمان ئجراتان بوو فکرەکەی تۆ درەخشانترین ئیجرات لە بینی ئەم هەموو فستیواڵ و کۆنسرتانە بە نەزەر خۆت لەکوێیا بووی کە خۆش درەخشاوی بە نەزەر من ڕسیتاڵی شخصی بوو کە من فرە ئێحساسم کرد کە لێنە عالی بووگە ولی خۆب هیچ وەخت لە نەوازەندگی خۆم ئانچنان ڕازی نیم چۆن هەمیشە ئەزانم کە ئەتوانم خاسترلەوە و ئەتوانم پیشرەفتکەم هیچ وەخت ڕازی نیم لۆ نەوازەندگیەکە لێ ئام چۆن ئەزانم هەمیشە ئەتوانم خاستر بێ ئومیدوارم ڕۆژ بە ڕۆژ بتانم ئەزافەکەم بەم موسیقیەکە خەریکم فێرەوەم ڕۆژ بە ڕۆژ هیوادارم و منیش مطمئنم فەری وەرە خۆشەویست کاتێکە سازلەیی چه هەستێکتەیە خب واقعا ئەلبەتە بەستگی بۆ قەت ئەو حس و حاڵ قەتەکە کە قەتعان هەیە وەلێ ئەوەڵان کە بێژەم نیام ئەتر هەر ڕۆژ کە نیام حس و حاڵێکی ڕۆژە ناڕەحەتی ڕۆژە خۆشحاڵی واقعا مەسەڵەن قەتەی کە من خەیکم ئیجرایەکەم ناڕەحەت بم تەئسیر دانێ لەسەر حاڵ و هەوای و قەتعا خۆشحاڵ بم باس تەئسیر دانێ وەلێ حسێک کلیە کە لە گیتار ئەیگرم کە هەمیشەش پێژم مەسەڵەن یاوەرم بووە ڕفێقم بووە ئارامشێکم پێ کە فکرەکەمەوە کە هەر شتێکیش بێ لە دەوروبەرمە گوزەرایە ئەو لەحزە کە من خەیکم موسیقیەک ئیجراەکەم ئەژی هەشت لەحزە زەمان متەوەقفەوێ ئەچمە ناو حس و حاڵ ئەو قەت ئەو موسیقیە و حتا من تەمرینێک کە شاید مەسەڵەن خۆشیشنەوێ هەر بازم حەزەکەم بە لێزەتی ئەو تەمرینکردنە هەر لەزەتی لێەوە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ چه هەستێکتەیە نستەرەنگیان کاتێکە ڤیۆلۆن لێی بۆ خۆت وەڵا من چۆن هەمیشە بە عشق و ساز لێ ئام فرەتر ئێحساسی عشق و محەبەت پێم دەست ئات نسبەت بە سازەکەم ئێحساسی ئارامشێک ئەبەدی چەنە خۆشە کە بنیام هەستێکی وای لە ژیانی بێ من سوالێک گەرەکمە پرسم کە سازەخانە جوواو بنەوە ئەگەر پێتان خۆش بوو سازەکەی تۆ گیتارە وەک کاتێککە گیتارت هەڵبژار گیتار کارەکەی ساڵهایە بەردەوام تەدریسێکی ئەمە بۆ نەوازشی ڕۆحی خۆت هەڵبژاردا یاوەیەکی ئەحساسێکی ڕەسالەتێک تێ بە عنوان هونەرمەندێک خب لە ئەوڵەوە وەختێک کە هەر کەس دێت سازێک انتخابەکە خب علاقەیەکی هەیە بۆ سازە زە بازە وەختیش ئەمە شتە شەرتی نییە باز وەخت ئەترافیانە ئیسرارەکان یا تەحمیلە وەلێ من لە مۆرد خۆمە من علاقەم بووە لە مناڵی شۆ گیتارە ڕەم و گیتار وەلێ خۆ ئەگزەرێ ئەبینی فقط تۆ علاقە نییە کە هەیە علاقەکە دایم هەیە لە کناریە وەلێ ئەحساسی تعهد و مەسئولیەتێکی شوێن نسبەت بە کارەکەت ئەحساسەکەی کە ئەشە دروست ئەنجامی بی فقط ئەنجامدانی نییە کە ئەشێ کارەکەت ڕۆژ بە ڕۆژ پیشرەفت بی فقط ئەوە نییە کە تۆ بێژی علاقم هەیە بە ساز و سازێکم انتخاب کردو و هەمەوە لێ من خۆم یەکی حتا بەعزە ڕۆژ کە فرسەت ناکەم کەمتر مثلەن وەختەکەم تەمرینکەم ئەزابوژان ئەمگرێ مثلا هەر لە تاهی زەهنمەوە ئەژم ئەشە پچە مەسەڵەن تەمرینەکەم کەم من تعهد و مەسئولیەتم هەیە علاوە بەر علاقەکە چونکە بە نەزەرم ئەم دوانە بەیەکۆ بێ باسێ ئەم مەسیرە تەداوم پێیاگە هەر نا بۆ ئەم موسیقی بۆ هەر کارێتر نیان بە نەزەر من ئەشێ ئەم دوودانە مۆرەدە بە لایەکۆ بێت تا بچیتە بەر و پیشرەفتکەی هەیسە ناو هەر کارێکا بێت سپاس بۆ تۆ گیانی من تۆ چۆن بیرەکەی تۆ ئایا فکرەکەی تۆ کە ئەمەد بۆ نەوازشی ڕۆحی خۆت بۆ ئێرزای ڕۆحی خۆت هەڵبژاریاوەی کە ڕسالەت و هەدفێک لە پشتیم شتەیە وەڵا لە مناڵیە کە ئەوەڵ شڕۆمان کرد قەتئەن فقط بە عەلاقە بوو یعنی بە فرە دوور تواشەت ناکرد کە لە ئایندە گەرەکتە شۆغڵۆ بێ یا چکارە بی یا ئەو ئێدامە بێ چۆن بێ وەلی کەم کەم کە وەختی نەوازەندە بووم تەک ڕۆحما ئەسان ارتباتێکی بوو کە نەمتوانی هیچ وەخت جیا بمەوە لێ بە بە شۆغڵێتر یا کارێتر فکر بکەم هەتا بەعنوان ڕشتێک کە لە گەرەکو بە دەرس بخۆینی لە دانشگا یا جێگەی واقعا جزوێ لە بەدەن بنیام جزوێ لە قەلب و ڕۆح بنیام تەسخیرەکە قەتئەن ئیتر بۆ من هەم هەدەفە هەم زندگیە هەم کارە یعنی بۆ من هەرچی شتە من ڤیۆلۆن معنیکەم هەرچی شتە موسیقی هەرچی شتە بۆ من زۆر ڕاستە ئەیسە بنەماڵەکەت هەستیان چۆنە ئەبین کە تۆ لەگەڵ سازەکە تا ئەجیم بووی ساز لێ ئەی خۆشحاڵن بەڵێ خۆشحاڵ تۆ چۆن
فەریوەرگیان؟ وڵام من هەمیشە ئەرە وڵات خۆشحاڵن و ئفتەخاریشەکەن هەمیشە حەزەکەن مثلەن من بابم خۆی هەچی ڕۆژە هەڵەسێ مەسەڵەن کارەکانم پێچ کات مشاکات ئەرە پەیگیریەکە فەریوەر ئەو کارت ئەنجامدا یا فلان قەتعەکە تەواو کرد زۆر خۆشحاڵن لەم قەزیە چونکە باعث بۆ محیتی ماڵیش ئارامشێک کرێت هەم تۆ شغڵتە کارێکەکەی هەم ئارامشێکی شای بە محیتی خانەوادەت و بە خۆتیش بەنەزەر من ئەمە زۆر جوانە هەم شغڵەکە عشق و عەلاقەت بێ باعث بێ دیگەرانیش لەزەت بوون لەمە جوانتر هەر نییە بەخاطرەوە من واقعا هەم خۆم حەزەکەم ئێستا شاید بێژین لە لەحاز مەسەلەن مادی و هەر شتێتر شغڵایەتر عالی هەن ئەمە وانییە وەلێ ئەوە مهمە کە خۆم و ئەترافیانم ئایسەر لەم شرایەتە لەزەتەوەین و ئارامشمانی پێدا و ئەترافیانیشم ئفتەخارەکەن بم کارە وا خۆشم هەروە ئەڵبەتە خۆ ڕێگەکە توولانیە و ئێمە قەتعەن لە ئیبتیدای ئەم ڕێگەین وەلێ باز تا ئەم مەسیرەش بەم حاڵەتە چووەتە بەرەوە ئیشەڵا هەر خاسیش بچێتە بەرەوە هیوادارم زۆر باشە و هەر بژین سەبارەت بۆ کۆپلەی کە پێشکەشی بینەرانمان کرد لە ئەوەڵی بەرنامەکەمان و قسە بکە چ قەتعەیەک بوو؟ ئەوە قەتعەیەک هایدن بوو کە ئاهەنگسازە دۆرەیە کلاسیکن من ئەو قەتعەمە هەروە گوشی تەمرین کردو بدونە نۆت ئیتر ئایسە ئێساس ئەو قەتە فێم دەسیدا ئەومە ئیجرا ئەوەت بۆ بینەرانی ئێمە ئیجرا کرد ئەگەر بگەڕیتۆ بۆ دواوە دووبارە هەرم سازە هەڵە بژێریتۆ سەردەمی مناڵی تۆ چی؟ منیش قەتعەن هەر گیتارە ئەلبەتە خوب ساز بیر لە سازی تر ناکەیتۆ؟ ساز مەسەڵەن بێژم ئەگەر ساز دووم بێت فڵان ئەرە باز وەخت ساز دووم بەڵمان ساز دووم وەلێ باز دووبارە دێمەوە هەر فەقەت گیتار هەر حەزەکەمەوە بە گیتار هیچ وەختیش پەشیمان نیم لە ئەنتخابێکە کردمە و خۆشحاڵم کە گیتار ئەنتخاب فکرەکەی تۆ تەحسیلاتی ئاکادمیکی ڕشتەی موسیقی چ تەئسیرێکی لەسەر تەجروبەکەی هەیە؟ خب قەتعەن ئاکادمیکە زۆر تەئسیری هەیە ئەوە شتێ نیبنی ئەم منکەری بێت وەلە خۆب ئایسا شرایەت بۆ تەحسیل ناو موسیقیە بە شدت سەخت بووە ئەی کاش کەمە جۆرێتر بووایە کە ئەوانە کە هەداقل نەوازەندەن یا تەجروبەیان هەیە بیان توانێ ڕاحەتتر بچن و تەحسیڵیان کردایەت مەخسوسەن ناو کلاسیکە کلاسیک بەحەد سەخت بووە مەسەڵەن کە بتوانی مەسەڵەن وارد بیت و تەحسیڵ کەیت و تەئسیری زۆرە وەلێ خۆ کەسێکیش ئاکادمیک نەچێت تەحسیڵەکە قەتعەن ناتوانین بێژی ناتوانێت مەسەڵەن خۆی بگەێنێتەوە بە سەد دانەیە کە ئاکادمیک مەسەڵەن تەحسیڵی کردە چونکە من زۆر کەسم دیەکە تەحسیڵاتیشیان نەبووە لە خۆیان ئەو نەمەتالە ئەو تەلاش و کاریان کردە لەو زەمینە کە واقعاً فەرقی وایان نییە لە دانەیە کە تەحسیڵات دانیشگایی مەسەڵەن ببێت بەخاطرەوە هەم ئاکادمیک قەتعەن موەسسەرە ئەلبەتە بەستگی بۆ فەردە هەیە چۆن کارکات حتا لە دانیشگایشە تۆ چۆن خۆت نیشان بیت چۆن تەلاشکەی چنێک خانشی موسیقایی بێ هەمانە بە تایبەت هونەرمەندانی خۆشەویست بە تایبەت هونەرجوهای خۆشەویست کارەکەن بەڵام سەبارەت بە ڕشتەکەیان ناخوێنەوە ئێستا فقط تەحسیلاتی ئاکادمیک نا ئەوەی کە بی سەبکەکان هەر لە قەدیم و هەر لە سەردەمی ڕۆنەسانس و تۆبی بەڕاستیکەی چی سەبکایە هاتە چۆن بووە بە نەوازەندە مەترەحەکان ئەمانە بە نەزەری من لازمە بۆ ڕشتەی موسیقی جا من تەخەسوسم لەو بارۆنیە چۆن ئێوە بیرەکەن و تۆ چۆن بیرەکەیتەوە بە نەزەمیش خۆ قەتعەن لازمە ئەو تێۆریە و ئەو دانشە وەلی خۆ بازم بەستگی بە خۆدە فەرد هەسی کە فرە هەسمان کە تەحسیڵاتیان نییە وەلێ هەر جۆرە کە فەریوەرگیان وتی تەحسیڵاتیان نییە وەلێ ئەتوانن لە زەمینە موسیقیە فرە واقعاً پیشرەفتیان کرد ئایسە دانێ وەک باخ یا بێتۆڤن نازانم بە نەزەر من ئاکادمیک نەچووگەن خۆ وایە وەلێ ئایسە ئاساریان ماندگارە بە دنیا لێ لێزەتەوە درەخشانە بەڕاستی بە نەزەرت خۆب جیا لە ئاکادمیک خوێندن تەئسیری هەیە متالعە لەسەر موسیقی مەسەن کتێوهای موسیقی سەبکەکان ئەمانە بخوێننەوە بەڵێ تاسیری هەست مەسەڵەن کەسێک کە ئاهەنگسازی کارکات خۆ قەتعەن ئەو دانشە لازمە کە بتوانێ ئەو ئاهەنگە کە ها لە دڵیا کە بینوسێ ئەسان
یا اجرایی بکن اشه حتما او دانشیه به ولی خب باز نوازندگی کمی نسبت به او کمی اتوانه که بدون دانشش ولی بازم خب دانشگاه خاصه واسه پشتوانه ولی نویتیش او بو معنی نیه که طرف ناتوانه ادامه باد. فەریبەری خۆشەویست بۆچی بەو سازە جوانت کەمێک گوێچکەمان نوازش ناکەی؟ بەسەر چاو زۆر سپاس پێمان خۆشە من مطمئنم کە بینەرانیشمان حەزەکەن. بەسەر چاو سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ گیانی من بەڕاستی کە چێژم بر لە سازژەندنی هەردووکتان بەڕاستی من هاتم بە سەما دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس لەوە دەست پێکەین کە تۆ بیرەکەی تۆ گەورەترین مۆزەل بە عنوانی ژنێکی شاغڵ لە جامعەیە بۆ تۆ چییە؟ گەورەترین مۆزەل بۆ ژنێکی جامعە ناو جامعەی خۆمانە خۆ چونکە بۆ دیدەت بشاکەن کە ئاغاکان خۆ خەریکن مەسەڵەن سەرپەرست خانەوادەن یا مەسەڵەن دەرامەدی خانەوادە دەرێنن و یا هەرچی لە ئەکسەرەن لە ناو هەر جێگەیەکە کە تمشاکەن حقوقێکە ئەدریێ بە خانمەکان لەناو زۆر جێگا کەمترە لە ئاغاکان یا حتا بۆ ئستخدامی یا بۆ جەزبێ کار بیشتر لە ئاغاکان ئیسفادەکەن چونکە بۆ ئەقیدەن کە سەرپەرست خانەوادە ئاغاکانە بەرحاڵ مەسئولیەتی هەشتەوە لێ بە نەزەر من ئەسڵ وانیە زۆر خانم هەن هەر خۆیان ناناوە خانەوادن خۆیان خەریکن خانەوادەیان بەڕێەوەن ئەسڵ ڕەبتێکی بە خانم و ئاغا بوون نییە بە خاطر بە نەزەر من ئەمە حقوق تەساوی حقوق ژن و پیا و لە حەز مادیۆ ئەوەش بەخشی مهمەکە کە ئێشە ڕایەت بکرێ کەمێ خاستر بووە شاید کەمێ وەلێ بە نەزەر من ئەشە بە تەساویەت بەرابەر بگا چ لە حقوقێکە دەریافتیەکەن چ لە جەزبی لە ناو هەر حرفەیەکە هەر شغڵێکا بێ جەزبی خانم و ئاغا بەر ئەساس تەوانایی بێ نەبەر ئەساس جنسیت بێ بە خاطرەوە ئەو معزەلێکە ئەم تەقسیم بەندیانە بەد بەڵێ دقیقەن لە زۆر جێگەیشا خۆ بە نەزەر من ئەمنیەتێکە ئەشێ ببێت لە زۆر جێگا بۆ خانمەکان نییە لە حەزەوە کە بە خیال ڕاحەت کار خۆیان کەن مەسەڵەن لە زۆر جێگا خانمەکان تعرض پیان ئەکریە نازانم بە چاوێ ترتم شاکرێت دەرحاڵێکە ئەو خانمەقەی کە کارەکە تەلاشەکە دروستە تاروس فقط
جسمی نییە زۆر جار ئافرین دقیقان بە قسەیەک یا مەتەڵەکێ یا هەر شتێک ئەم ئازارە لەسەر جسمی لەسەر ڕۆحی بنیامە تەسیر دایانە لە بەڵام مدەتیشا خۆی نیشانە باسێ ئسترس بگرن خانمەکان ئەو جۆرەوە گەرەکیانە خۆیان نەتوان نیشان بن ناو جامعە ئەتماد بە نەفسیان بێتە خوارەوە یا هەر بترسن کە لەوەکە لە ناو جامعە حزور پیاکەن بەخاترەوە بە نەزەر من خانمەکان لەناو هەر حرفە و شغڵێک و کە ببن بیشترێشە تەلاشکەن من عقیدەم بەر ئەوەیە ئەشە بیشتر تەلاشکەن تا بەو شتە بگەین کەمە شەرایەت و وەختە لە هەر نەزەرێکە بۆ ئاغاکان زۆر مهەیاترە و ڕاحەترە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ چۆن بیرەکەی تۆ نەستەرەنگیان گەورتی مۆزەلی ژنانی ئێمە بە نەزەر منیش کە جامعە بۆ پیاگەکان فرە باسرە و بۆ ئەوان مەسیر هەموارە وەێ بۆ ئێمە ئەشێ تەلاش فرەترکەین قەتئەن لێرە فقط ئێمە ئەشێ بە جامعە لە نەزەرە نەگرین و بە تەلاش خۆمان ئێدامە بین یعنی بەوەی کە ئەو دیدە جنسیەتیە کە بە ئێمە هەست ئەسڵان لە نەزەری نەگرین و بەرەو هەدەفمان ڕۆژ بە ڕۆژ قەویتر ئێدامە بین بە نەزەرم تەنیا ڕێگەی ئەمەسە کە ئێمە بتوانین موفق بین زۆر ڕاستە تۆ بە عنوانی نەوازەندەیەک جامعە بۆ تۆ هاندەرەیە مانەیەکە بۆ زیاتر وەڵا فرێتر مانەیە جامعە متاسفانە فرێتر مانەیە مەخصوصەن خۆب لە هەر دیدێک کە تۆشایکەی لە دیدێک کە خانمین خۆب مانەیە لە نەزەر گەرەکمان بێ هەر کۆنسرتێک بین کە سادەترین شتێک بۆ نەوازەندەی کۆنسرتانە ئەشێ کۆڵی بکەفینە شۆن مۆجاوز و ئەو قەزایە بعد بەحسە ماڵی هەست کە موسیقی کلاسیک کەسێ کارەکات کەمێ بەحسە ماڵیەکە بۆی چتە لە تەریق کۆنسرتۆ بۆی بەدەست نای مەگەرەوەی کە تەدریس بکات فقط یعنی تەنیا منبع دەرامەدێ نەوازەندەوێتە تەدریس متاسفانە تەدریسیش کە نەسەرەن ئێژێ باس چونکە مردم اونە ئاشناییان نییە نازانن نایشناسن زۆر وەخت هەر یا لە ئەوە ڕێگۆ وێڵیەکەن دوبارە چونکە نایشناسن کلاسیک شتێک نییە شناختە شو دەبێت بەخاترەوەی کە ئەوە ئجرا نەبووە ئەوە مەسەڵەن وەک کۆنسرت هەیە کە پاپا مەسەڵەن خاندەکان ئەخوێن یان شتێ کە ئەبینین چەنێ زۆرن لە ناو کلاسیکە ئەوە نییە ئەگەر مەسەڵەن بیشتر بواێت ئیجراکان بیشتر بواێت بازێ جێگە فەرهەم کرایە بۆ ئیجرا بە سوورەت ڕایگان مەسەڵەن نەوازەندە بیتوانیە بچێت لەوێ ئیجراکە خەڵکیش هاتایەتن هەم بۆ نەوازەندەکان خاسە بوو هەم بۆ خەڵکە ئاشنا بن لە تەک موسیقی فاخرە کە ئەوە نەچنە سەمت موسیقی تجاری موسیقیەکە من نایژم خاس و خراوە لێ واقعاً ئەش بنیام بزانێ کە چ شتێک زهن و ڕۆحی بنیام پەرۆرشە واقعاً ئەم موسیقیەکە خەریکین ئایسە بە عنوان پاپگوێچکای ئاین ئەتوانین 10 ساڵ تریش هەروە کە ئایسە لەزەتی لێوەین گوێچکەی بین نا وەلێ موسیقی کلاسیک نا هزاران ساڵیش بگذەرە بە نەزەر من هیچ فەرقی ناکە گشتی ئەتوانن لەزەتی لێ بوون و جێگەی مطالعە و بەحسی هەیە بەخاتر ئەو بە نەزەر من ئیسا نەسەرەن وتی بۆ تەدریسیش مشکڵاتی هەیە چونکە وتم شناختە شۆدە نییە کاش خەڵک بیان ناسیایە کە خاستر هەیەراوە ناخوێنینەوە بەداخۆ فەربەرگیان شکامیان کەلامێت بە نەزەر من ئەم قەزیە کە کلاسیک مردم فرەکەمتر هەزەکەم دلیلی ئەوەسە کە مختصات اجتماعی و ئەو گفتمانە اجتماعیە کە هەست ئەوانە تاسیردانیاگە کە ئایسە ئاواسە ئەزانین چێژە جغرافیا ئەوە کە ئێمە چونکە خۆب واقعاً ئەو موسیقی کلاسیک خۆب لە ئێمە زۆر دوورە وەلێ باز بە نەزەر من کە شتێک کە خاسە خەڵکەشێ بیشتر پێی بگرن چونکە مطالعە بە نەزەر من سەتح مطالعەی خەڵک ئەش بچێتە سەرترۆ لە هەر زەمینێک لە هەموو شتێکە لە خوارەوە باڕۆمی ئیتلاعاتیمان چ لە بواری مەسان فەرهەنگ و هونەر و کولتور و حتا کولتوری خۆمان لە خوارەوە بەداخۆ مەسەڵەن ئیسا ئێمە فەرزکەنەوە ئەچن هۆنەرە نەقاشی فێرەوەن مەسەڵەن
ئەشی بە لەوە بچن هەروە متالعەیەکەن لە مۆردی و بزانن چییە چ سەبکێ حەزەکەن ئەسڵ چ سەبکایەکەیە بەد گەرەکتانە چۆن فێر بن ئوسولی کارکردن چۆنە بەنەزە من وەختێ خەڵک ئەمانە بزانن بە ئاگاهی و بچنە سوراخ شتێ فێریش ببن نەتیجێ خاسەگرن وەلێ خۆ خەڵکنا هەر شتێک حەزەکەن ئەیبینن زاهری ئەچن گەرەکیانە مەسەلەن سۆراغی ئەو سازە هۆنەرە یا هەر شتێ بەنەزە من متالعە لە مۆرد هەر شتێکۆ شڕاکردنی بۆ هەر شتێکیش واقعان لازمە چونکە ئەتر زانی گەرەکتە چی بکەی بە ئاگاهی و ئەچی و نەتیجەی کارەکەیش و قەتئان زۆر خاستر دەردە زۆر ڕاستە جامع پەس من نازام وام هەڵکڕان جامع زیاتر بە ئەنوانینەوە هەزەندەیەکی ژن بۆ تۆ مانەعە یا هەندەرە جامعە بەنەزەر من بیشتر مانەعە لە حەز جامعە ئەگەر من خۆم یەکی گوێچکەم بدایە بە جامعە و مەسەڵەن سەرجیا لە خانەوادە ئەترافیان و ئەمانە وایە هەر دەمێکە بوو موسیقیم وێڵ کردایەت و سوراغی نەچوایەتم وەلێ بەنەزەر من بیشتر مانەعە ئەوەڵ ئەوە کە کەمێ بە چاوێ ئەوە تمشای ناکەن کە ئەم موسیقیە چەنە زەحمەت سیا بەکارە بریە نازانن چ تەلاشایەک ئەوێت لە پشت هەر قەتعەیەکە هەر کارێکە ئەکرێت بەخاترەوە ئەو حمایەت و ئەو بە چاو ئەرزشدانان هەرچەند بەنەزە من ئیسا من خۆم یەکی ئێژەم ئەسەلەن لە ناو 100 نەفەرە 2 نەفەریش بتوانێت کاری من دەرکا ئەو بۆ من بارزشە وەلە لە کولە هەم ئەوەڵەن ئەوە کە خانمین یەکێ لە مەوانەعە دوو من ئەوەیە کە خەڵک بە موسیقی بە چاو کار بە ئەرزش زۆر تمشا ناکەن نازانن چنێ سەختە و چنێ تەلاشی گەرەکە لە هەر تئۆری بێژی ئەماڵی بێژی خاطرەوە ئەرە مانەعە بەنەزەر تۆ چۆن بیرەکەی تۆ نەستەرەنگیان سەبارەت بە موسیقی خیابانی ئیدئۆلۆژی تۆ نسبەت بە موسیقی خیابانی چییە؟ به نظر من موسیقی خیابانی اشیاء جزو نوازندگیه چون فرد تجربهات به او نوازنده یعنی طرف اتوانه او اجرای لبان سن هر لنا کوچه و خیابان و کار انجام باد با مردم لبعض کشورها هست که کارت مخصوصی آن هست که شهرداری ایاپیان ولی اگر نوازنده گلی که خریکن اجرا کن او کارتیانه نوی گیریان پیان ولی خب لباز کشور او قانونه نیه و به دید خراب حتی توشای اکن لەسرۆ دەتوانێت شغڵێک بێ خۆ موسیقی لە یاقی چێکە بۆ خەڵکی خۆی وە دەرامەدێکی بەنزێن ئەمە زۆر شەریفە بەت ئەسڵ فاز دەرامەدی هیچ ئەسڵ باعثەوێ ئەو تەجروبەیە کە لە ناو جەم لێدانە لیایت لەناو ئەو جەمیەتە زۆرە و ئەمانە زۆر ئەسڵ کۆمەکەکە بنەوازەندە ئەسڵ ئەوێ بە شتێکە زۆر ڕاحەت بوت مەسەڵەن لەناو ئەجراهەیە تریشتاک ئەجراهەیە ئەسلیە زۆر کۆمەکەکە بەخاترەوە مەسەڵەن هەر لە خارجیشە زۆر نەوازەندە بدونە هین ئەوە کە مەسەڵەن مادیات بەیارشت فقط بەخاترەوە کە تەمرین بێت لە ناو جەمیەتە حتا چنە ناو کافەکانە مەسەڵەن من نەوازەندەی خاصم دیە کە چوونەتە ناو کافە ئیجرایان کردە هەر بەخاتر ئەو مەسەڵەن تەجروبە کە بەدەستێ بە نەزەر من ئیسا جیا لە مادیاتیش واقعاً موەسرە بەخاترەوە مەسەڵەن هەمیشەیژم کاشکی ئەمەش خۆمان جێگەیەکمان بواە فقط مەخصوص موسیقی هەر هۆنەرمەند بە قەوڵ نەستەرەنێژێ کارتی بواە بیتوانی یای کارەکان خۆی ئیجراکە هەم خەڵک لەزەتیان بردایە زیاتر خەڵک عادەتکەن توانن خەڵک ارتباط بەرقەرارکەن تەک نەوازەندەکانیش کارەکان ببینن و مقایسەیکەن کاشکی ئەمێشە و فرسەتەمان بواە وەلێ ئەسڵ موسیقی خیابانی ناو ئێرانە بە چاو فکەم گدایی مەسەن تمشاخۆ وازانم مەسەن دانێخەیکە موسیقی لەیە مەسەڵەن گدایە ئەسڵ وەلێ وانییە واقعان ئەو هۆنەرمەندە ساڵها مەسەڵەن دانیشتە هەزینەی کردە تەلاشی کردە مەسەڵەن لە خانەوادەی خاسە هاتە ئەسڵ هیچ ڕەبتێکی نییە بەوەکە چونکە ئیسەخەیکە نەوازەندگیەکە لە ناو خیابانە پس مەسەڵەن حاڵ و حەسایەکە ئەسڵ وانییە ئەم دیدەن ئەوەز بواەت و شرایطە فراهم بواە بۆ نەوازەندەکان کە عالیە بوو
زۆر ڕاستە تۆ بیرەکەی تۆ کە مەسەن لە ڕشتەی ئێوە چ جیاوازیەکی بۆ ژنان خۆب ئێمە زانین هەمیشە فەزا بۆ ژنانی ئێمە بڕێک مەسەن بەهۆی جاماکەەوە تەنگتر بووە ئەرسەیان پێ تەنگکردن تۆ فکرەکەی تۆ کە لە بواری موسیقیۆ بۆ یەکدانە خاتون شغڵی ئێوە چمانە هایەکیەیە هەرو جۆرە کە ئەرزم کرد لە خمەتانە مەسەڵەن بۆ کۆنسرتێ سادە ئەشێ مۆجاوێزگردن فرە دەردەسەرە بعد تەدریسکردن ئایسە متاسفانە سریەک مەسەڵەن مۆدەرس بازێکی ناژم گشتی فرە ئەو دڵسۆزیە لازمیانە نییە بۆ هۆنەرجووەکان و ئەمە بە نەزەرم ئاسی بەگەینێ وەلی خۆب خۆشبەختانە مۆرەبیگەلێک کە فرە دڵسۆزن ئەو جێگەی خاڵی ئەوانیان جۆبران کردگە مەخصوسەن لە سنە لە نەزەر ڤیۆلۆن و ئێساسکەم ئایسە شاری هونەرپەروەرە بە تایبەت موسیقی ئەمازان کە چەندێک درەخشانن ینی پێم وابێ سەبکیش بووە کورد خۆمان ئیسا خۆمان زۆر بە خۆمان نازانین لە مەسەڵەن من ئۆستادێکم هەیە ئیسەیش ئۆستاد جەماڵ زوهوریان ئەیش خۆیار ئۆستاد گیتار کلاسیکە و لە مەشەدیە بەد وتی هینە ئەسڵان کوردەکان لە لەحاز ڕیتمە ئەوە قەوین چونکە ئەسڵان لە تەک موسیقیە باردێن من هەرچی کوردم دیە ڕیتمیان عالی بووە لە لەحاز ڕیتمیک ئەسڵان عالین خاطرەوە من حەزەکەم لە تەک کوردەکانە مەسەڵەن کارکەم و ئەمانە ئەوە بە زۆر بۆم جالب بوو کە مەسەڵەن خۆیان ئەوەیەژن خۆی ئەیوت ئەسڵان نا کوردەواریە لە تەک تەبیعەتە باردی لە تەک موسیقیە باردی جوان ئەتوانی ئەجین بیتەکە و موسیقیە بەس بە نەزەر ئەگەر ئێمە ئەو تواناییەمان هەیە بیشتر ئێشە سایکەن لە نایار ئیسش کە زۆر خاص بووە کە خەریکیم پیشڕەفتەکەین و لێ بە نەزەر من زۆر بیشتر ئەتوانین پیشڕەفتکەین چونکە تواناییک و زەمینەکە هەیە لە ناوبەتنی جامعەکە ئایسە تۆ لە هەر خانەوادەی کورد تواشاکەی قەتئەن دانی نەوازەندە هەست بە نەزەرم گشتی خۆب دەف لێ ئاکە سازی کوبەیە هەروە کۆڵێک لەبان بەسی ڕیتم تاسیر داێنێ خۆدی من مەسەڵەن هەم پەدار بزرگم هەم باوای ئەو گشتیان مەسان ئەخوێنن وەختی ئەچیتە ماڵیان بۆت ئاهەنگە خوێنن کە هەرو باوام ئەوێتە مەسەن خاڵۆی نەجمە و خۆی وت کە مەسەن لە ئەو نەکە ئاهەنگی خوێنگای سێش کاسەدەکانی هەست خۆشبەختانە لە خانوادەگەل کورد ئەوە هەست زۆر ڕاستە زۆر ڕاستە فکرەکەی تۆ گەورەترین ئێمە لەگەڵەوە بەڕێسیمان کە بە عنوانی نەوازەندەیەکیژین گەورەترین مۆزەلی موسیقی چییە ئایا مەسەلەن ئالا توشتەکەی گرانە من نازانم کە چ مۆزلێکەیە فکرەکەی تۆ بۆ هونەرجوەکان چی شاید تۆزێک مانعێک بێ لە بەرپایانە بەڵێ خب من هەر لە ابتدای کە شڕام کرد بە تەدریس تا ئیسا مەسەڵەن حەساویەکەم ئەبینم ئەکسەرەن وەختێ دێن قیمت مثلا ئەپرسن زۆر بە شۆق و زۆقۆ دێن مەسەڵەن گەرەکیانە بێن شڕۆکەن وەلێ ئەچن بۆ هەزینەی سازەکە کە سازە معمولی ئەتر تۆشێ لە سازە معمولی ئێمە پیشنهاد دەکەین کە خاص ئەتوانێت کارەکەی مەسەڵەن ئەنجام باپی ڕواتە بەرەوە وەختێ ئەبینن کە چەند ملیۆنیە و بەد یەک دەفعی لە تەک هەزینەی فقط هەزینەی ساز نییە هەزینەهای تریشی هەیە لە تەک سازەکە ئێشە ئەنجامی ئەم هەزینە چوەتە سەرۆ زۆر کەس لە فێربوونی موسیقی دوور کردە ینی ناتوان واقعان تواناییان نییە مەسەڵەن جا هەمیشە ئەوانش وە توانای ماڵیان نییە بیشتر شاید لە ناویانە پێ بێت درەخشان سەعادات هەیە زۆر هەن کە توانایی ماڵیان نییە نییە بێن مەسەڵەن پەروەرشی بن بەد هەر ئەوانیش زۆر قەدری کارەکە ئەزان چونکە خۆ ئەزان قەدری هەچیشتا ئەزان قەدری ساز ئەزانن وەخت ئەزانن بە خاطرەوە ئەم گرانبوونی سازە واقعان زۆر کەسی زۆر ئستعداد های کوێرۆ کردە لەم زەمینە بە خاطرەوە ئیسا ئێمەش مەسەڵەن بین لە زەمینەی موسیقیایە و حتا من کەسێ توانایی ماڵینەوێ حەزەکەم کۆمەکیکەم وەلە خۆب لە زەمینەی ساز سندنەکە ئەوە هین بووە بێتام گران بووە یەک دەفعی گران بووە واخان خەڵک توانای ماڵیان ئەی کاشوان نابوو کە ئەو ئستعدادانە لە دەست نەچوایەتن هەر جیا لەم باسیشە سریەک هەست کە سازیشیان هەست و نەوازەندگیشیان شڕۆ کردگە نەوازەندەی خاصێکیشن وەلی متاسفانە بەخاطر ئەو کەشێ
خارج خانواده بن مثلا مجبورن که بچن سر کار. مثلا من گروه یک من بو ارکستر مثلا دانیک بو فره با استعداد بو ولی مثلا گچ کار بو خب مجبور بو کار بکات بنه خو ایتر وقت تمرینی بو نامینه، یعنی نتانه بیت لنا ارکستر چندین ساعت ساز لباد بدون هیچ حمایت مالی. مثلا چون ارکستر سمفونیک نیه لیره، ارکستر فیلارمونیکه که هیچ گونه هزینه دریافت نکنن و منالکان به خاطر هاودلی و او علاقه خویم به موسیقی جمع بودن. متاسفانه فره غمانگیزه. امیدوارم که روز به روز خواستر به حمایت کن لموزیسینگان. هیوای همومان هەرەوەیە. فکرەکەی تو وەزعەتی موسیقیمان لە معاسرمانە بەرەو باشیەکی ئایسا؟ به نظرم نتوانیم بجین خەریکە خاصرەوە یا خراوە، چون لە هەر دوره که طبق او مختصات جغرافیایی و او گفتمانه موسیقی منحصر به فرد خوی هست. یعنی او سیاست و اقتصاد و گشتمانه لبان گشتی تاثیر داره که موسیقی ما چجوری شکل بگیره. ایسا نسبت به فرهنگ ام دوره ام موسیقی ما شکلی گرگه. یعنی و مثلا لدوره گلت رنسانس بارو کلاسیک لوانی شاید طبق او نیاز او جامعه و او مختصات اجتماعی بگرین سیاسی و هرچی اوانه گشتی تاثیر بوده. زۆر ڕاستە. آره والله. تۆ چۆن بیرەکەی تۆ ئومیدوار کننده وەزعەتی موسیقی ئایسا؟ به نظر من ئیسا خب زۆر کەس هەن خەریکن ئوسولی کارەکەن، خەریکن موسیقی ئوسولی ئەوەنە بەرەوە. ولی متاسفانە خب هەر ئەو بەحسەکەوتم مەسەلەن موسیقی تجاری زۆر سەلیقەی خەڵکی شێوانە. بەخاتر ئەوە هەر ئەوە خۆی زەمینە ساز ئەوێت بۆ فێربوون موسیقیەکە خەڵک خەریکن تەلاشی بۆکەن لە حاڵێکە ئەسان لە لەحاز علمی مەسەڵەن موسیقی و هیچ ئەرزشێکی نییە. شاید خەڵک وازان خەریکە مەسەڵەن موسیقیەک خاص کێچکان ولی لە لەحاز علمی و هیچ ئەرزشێکی نییە. و هەر ئەمە باسە بێ کە مدەڕەسایەک پێیا بێت خۆشیان علمیان نەوێت شتێ وا نەزانن چونکە خەریکن ئەم موسیقیە خەڵکیشەتر حەزی پێیەکەن چونکە ئەم موسیقیە هەمەگیر بووە بەڕاحەتی بە مدەتی زۆر کەم بچن خۆشیان فێر بن تەدریسیشکەن و ئەمە هەر ئەدامە پێیاکە. ئەم شاگردانە لە ژێردەستە مدەڕەسانە وەختێ باربێن ئەتر چ نەتیجەیەک ئات پێمان. بەخاترەوە بە نەزەر من لە بەعزە زەمینە ئەرێ پیشرفتمان کردە، لە بەعزە زەمینە نائوفولمان کردە، ولی ئەکسەریەت شاید تکنۆلۆژیش مەسەڵەن دەخیل بوو بێت لەم زەمینە. ئەکسەرەن ئیسا هەر لە ئێرانیشانە لە هەرچی جێگەی دنیاە ئەم سەلایقە شێوەت و خەڵک چوون بەسەمت ئەوە کە موسیقی ببێت زەمینەیە لە زندگیان نا ئەسڵێ لە زندگی کە بتوانن مەسەڵەن تایمێکیان کولەن اختصاص دانن بە موسیقی. فەرزکە من خەریکم حتا خەریکم مەسەڵەن کتێوە خوێنمەوە وەختە موسیقی خاص پەخشەوەبێتەوە کتێوەکە دانم فەقە دانیشم گوێچکە بم بە موسیقیەکە نەوێت بە زەمینەیەک ئەچن بۆ ڕستوران موسیقی پەخشەوەبێت و هیچ کەس گوێچکە نا فەقە زەمینەیەکە خەریکە ئەخوێنێت. ئەم زەمینە بوانە مەسەڵەن موسیقی ببێ بە زەمینە و هەرچی موسیقیە بێ بە کامپیوتەری بە دوو دانە دووکمە توانی موسیقیە دروستکەی بە نەزەر من ئەمە ئوفولی پێژن. چونکە هیچ علمێک و هیچ تەلاشە لە پشتی نەکریە هەر کەسێکە توانێ هەڵسێت ئەم کارە ئەنجام بێت. ڕاستە. سپاس بۆ تۆ قسەکانتان جوان بوو بیرروباوەتان ئیدۆلۆژیەکانتان زۆر ڕێک و پێک بوو. ئازیزەکانی من بەڕاستی حەزەکەم کە زیاتر چێژ بەرم لە قسەکانتان لە مشکلات لە قسە خۆشەکان سەبارەت بە موسیقی بەڵام کاتی بەرنامەکەمان خەریکە بەرەو تەوابوونەچێ ئەگەر نەوتراوێکتان هەیە ئەتوان بۆ بینەرانمان بێژن لە تۆ دەستپێکین گیانی من امیدوارم که او خانواده گله پیامی که هستم بایان امسه که و اگر منالکیان هست که علاقه هست به موسیقی حتما بینیرن که او ادامه باد و شاید فره زندگی تاثیر دانه که قطعا دانید. حتی اگر موسیقی کش با عنوان حرفه‌ای گرکینی ادامه باد لشغل گل ترا لوان ذهن
مناڵ بە تەمەرکۆزی فرە تاسیردانێ حتمما مناڵەکانتان بنێرن بۆ موسیقی قەزای ڕووهە بنیان بە قەزای ڕووهیش نیازی هەست موسیقی قەزای ڕووهەمەست و چتە تریش کە گەرەکمە تەشەکۆرکەم لە دانێ بنیامێک فرە گۆرە کە لە زندگی من واقعا تاسیری بووگە ئاغای ڕوزبێ فەخاری ئۆستاد عەزیزم مربی پیانۆی من بوو و واقعا چتگەل فرێگیان لێ فێر بوو واقعا لیان تەشەکۆرەکەم ئومیدوارم بتوانم زەهەماتیان جۆبران کەم لە کنار ئەوە جناب ئاغای مۆبارەکی کە ئۆستادی ڤیۆلۆنم بوون و کەسکەل تر ئەرسەلان کامکار مهدی ئەحمەدی کەسکەلێک کە کۆلەن زەحمەتیان کێشاگە بۆ جامعەی کوردێمە لە گشتیان مەمنونم. درود و سڵام بۆ ئەوان ئیشەڵڵا هیوای بەردەوامیم هەیە لە کاریانە و زیاتر هۆنەرجووهای جوانمان بۆ پەروەرش بن ئیشەڵڵا فرێش لەزەتمان بەر ئەمڕۆ لە هاوڕاییتەکەوەسۆحبەت قەشەنگە زۆر سپاس تەشەکر سپاس کە تەشریفتان هێنا فەریوەرگیان ئەگەر نەوتراوێکتای بۆ بینەران مانەتوانی بێژی خب ئایسا فقط تەنها شتێک کە توانم بێژمەوەی کە ئومیدوارم کە خانمەکان ئەبەتە چونکە هەمیشە خانمەکان خب کەمتر دیار بوون لە زۆر ئەرسا بیشتر شکوفا بن لە هەر زەمینەیەکە ئیسەنە هەر موسیقی و بیشتر جامعە لە موسیقی سەر دەرکە بە ئاگاهی بیشترۆ لە هەر زەمینەیەکە بچن و ئیدامەی بن و تەلاش بزان کە هیچ شتێ بێدونە تەلاش ناوێ ئەشە لە هەر کارێکە تەلاش بکەی کە بە نەتیجە بگەی و تەشەکرێکیشکەم لە ئۆستادی خۆم کە کامران حەقیقی کە زۆر کۆمەکمی کرد لە گیتارە لە فێربوونی گیتارە بۆ تەدریس و لە زۆر زەمینەی ترە و هەر ئاغای ڕوزبێ فەخاریش دەقیقاً بە منی شەر کۆمەکی کرد بنیام گەورەیەکە و زۆر شتیشی پێمان فێر کردە هەر ئیسەیش ارتباطمان هەیە بعد ئای خەتمی کە هەر مدیر ئامۆزشگای موسیقی سەبا و هەر کەسێک کە تا ئیسا هاندەری تۆ بەڵێ پشتیبانی کردە لیان مەمنونم و حتا ئۆستاد جەماڵ زهوریان کە ئیسێش تازەگیش حمایەتی کردەوە لێ واقعاً بە عنوان ئەوە کە دانەیەک لە مەشهد و خەریکە ئاوا حمایەتەکە لە کوردەکان بە نەزەر من ئەوە زۆر بە ئەرزشترە جێگی ڕێزە زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست سپاس کە تەشریفتان هێنا چێژم بر لە قسەکانتان زۆر خۆشحاڵ بووین ئەمەشمانونەون بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان بەجێمان مەیەڵن دینە بۆ ماڵەکانتان هیوای ژیانێکی پڕ لە خۆشی و کامەرانی و سەربەرزی ئاواتم بۆ هەمووتان دەنگی موسیقا و هونەر و جوانیە لە ماڵەکانتانە زۆر سپاس بۆ ئێوە خواتان لەگەڵ.